لە دوای شکستی داعش لە سنوورەکانی دەسەڵاتی پێشمەرگە ئاوارە عەرەبەکان بێدوودڵی ڕوو لە نیشتمانی ژێردەسەڵاتی پێشمەرگە دەکەن. ئێستا ئەو پێشمەرگانەی ئێمە دیارە چوونە بەردەمی ئەو ئاوارانە و ئەو خەڵکانەی کە هەڵاتون ئێوە بە زوومی کامیرەکانی خۆتان بە چاوی خۆتان ئەبینن ئەو خەڵکانە کە هەڵاتون و ڕویان لە ئێمە کردووە بە گوێرەی ئەو زانیارێنێک کە پێمان گەیشتووە هەندێک لەوانەی کە هەڵدێن دێنە ئێرەوە ڕەنگە کەسی خۆکوش بێت پشتگوێنی بۆم ڕێژکراویان پێبێت بۆیە ئێمە ناچارین بیان پشکێنین بە شێوەیەکی جوان. هاتنی عەرەب لە ژێر دەسەڵاتی داعشەوە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە. ئەم دیاردە لە ئێستادا بەرپرسانی هێزەکانی پێشمەرگەی نیگەران کردووە. هەر بۆیە دەیانەوێت ڕێوشوێنی توندی ئەمنی بگرنە بەر. بەدڵنیایی ئەێ بە بەڵکەوە ئەیران کە خەڵکی ناوچەکان خەڵکێکی تیا دەستیانتیای لە مۆزانەیە لە ژێرباڵی پێشمەرگە و بە خوێنی پێشمەرگەی خەریکی قاچاقچەدی و پارە پەیداکردن. منیش بەلامەوە سەیرە ئەمان ئەگەر پێشتر تەنسیقیان بۆ نەکرابێ و ڕێگەی نیشان نەدرابێت لەلایەن خەڵکێکە کە شارەزایە تا سەر ئێسقان کون بەکوونی ئەم منطقانە شارەزایە ڕێنمایی کراون لە دوور و هاتون خەڵکی ڕاز و حەویجی تایە بەلامەوە سەیرە هاتووە لەگەڵ کابرایەکە کە خەڵکی ئەلوو محەممەدە دێ بە هەمان ڕێگا و لە هەمان کاتە دێنە ئەمدی و ئاودیۆڵە. NRT لە ڕێپۆرتاژێکی مەیدانیدا لەگەڵ چەند کەس لەو ئاوارانە لەسەر چۆنێتی هەڵاتینیان لە ژێر دەسەڵاتی داعش و توێژی ئەنجام داوە. ئاوارەکان ئاماژە بە نەبوونی ژیانی ئاسایی دەدەن لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی چەکدارانی ئەو ڕێکخراوە. هەر بۆیە ئەو ڕێگە دوورە دەبڕن. کار نییە، خواردن نییە، کارەبا نییە، هەمومان بێ ئیش و بێکارین، تەنانەت ئاوی خواردنەوەشمان نییە، بەرهەمە کوشتتوکاڵیەکانمان کەس لێمان ناکڕێ، هیچ پێداویستێکی تەندروستی نییە، کەرەستەکانی خواردن گرانە و لە کڕین نایەن. بەهۆی نەبوونی بربەست لە 6 کیلۆمەتری چوارگۆشەی سنووری داقوق لەگەڵ چەکدارانی داعش ئەو ئاوارانە ئەو ڕێگەیان پەیدا کردەوە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن لەو کەلێنانە بپەڕنەوە. فەرماندەکانی پێشمەرگە زانیاریان لەسەر ئەو چەکدارە هەڵاتوانەی داعش هەیە کە نیازی پەڕینەوەیان هەیە بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی پێشمەرگە. هەر بۆیە لەگەڵ هەموو ئەو ئاوارانە لێکۆڵینەوە دەکرێت. ئاڵاوشیار NRT قەزای داقوق.